هم ولا يصبر على أذاهم. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەربارەی تێکەڵاوبوون ئەمە ئێستا ئێمە لایەنە باشەکەی باسەکەین، چونکە لایەنی خراپەشی هەیە، بۆیە ئەبێ ئینسان خۆی عەقڵی خۆی جیاوەی بکە. ئەگەر تۆ بڵێ ئایا تێکەڵاوبوون، بەڵێ تێکەڵاوبوون. و زۆر جا ئێستا لە سەرەتایە کە ئێمە باسی لایەنە باشەکەی ئەکەین، خەڵک هەیە ئەڵێ وەڵڵاهی برا تێکەڵاوبوون خراپە، تێکەڵاوبوون باش نییە، خەڵک لە دین دوورت ئەخاتەوە. ئێستا باسی ئەوەشەکەین. ئێستا ئێمە باسی لایەنە باشەکەی ئەکەین. یان خەڵک هەیە ئەڵێ کاکە لە ماڵەکەی خۆت نوێژ خۆت بکە، لە ماڵەکەی خۆت دەرمەچۆ دەرەوە، تێکەڵاو کەس مەبە، عیبادەتی خۆت بکە بە جوانی و بە پوختی، بۆ هیچ شوێنێک مەڕۆ، تێکەڵاوی خەڵک مەبە، واز لە خەڵک بێنە نەخێر. ئەمە لە چه حاڵەتێکە ئێستا باسی ئەکەین؟ ئەوە لایەنە خراپەکەیەتی. کاتێک کە لایەنی خراپەی هەبێ ئەو قسانە هەڵەبژێرین، بەڵام لایەنە باشەکەی ئەی چۆن خەڵک فێری دەعوە ئەبێ؟ ئایا کەسێک مامۆستایەک مەلایەک لەسەر مینبەر نەبێ، لە حەلەقە و دەرس و مزگەوتەکان نەبێ، لە چووە خەڵک فێرە بێ؟ بۆیە ناکرێ بڵێ وەڵام من حەقم بە هیچەوە نییە، وەکو خەڵک وەکو کوردەواری ئەڵێ دەست بە کەڵاوی خۆمەوە بگرم. نەخێر. ئینسان هەموو مسلمانێک وەلتەکم منکم ئوممەتون یەدعونە ئیلە الخەیر، خوای پەروەردگارە فەرمێ ئەبێ کەسانێک هەبێ، ئەبێ ئەم دینە کەسانێ پێی هەڵبسێ. وەمەرج نییە ئیلا ئەو کەسانە بۆ نمونە دیاری کراو بێ، ئیلا کۆمەڵە کەسانێک بێ. نەخێر، هەموو کەسێک ئەوەی پێی ئەکرێ، ئەوەی پێی ئەتوانێ. و ئەم دینە کە بڵاوە کرێتەوە هەر بە قسە و بە ئایەت و بە حەدیث و نەخێر، بەکردەوە، بە ئەخلاق و بە ڕەوشت، بە هەموو شێوەیەک لە شێوەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دینەی بە ئێمە گەیاندووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێکەڵاوی جوولەکە بووە کە دراوسی بووە، کاتێک کە مناڵەکەی نەخۆش بووە سەردانی کردووە. مەبەست لەو سەردانیە چی بووە؟ کاتێک کە دراوسیەکەی ئازاری داوە، عەزیەتی داوە، سەبری گرتووە و سەبر عەلا ئەذاهم، مەبەست چی بووە لەوەیە؟ ئایا تەنها پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئایەت و حەدیثی بۆیان کردووە؟ نەخێر، وان نییە. بۆیە بە هەموو شێوەیەک لە شێوەکان لەم دینەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئێمە کاتێکە شوێن کەوتووی پێغەمبەرین سەڵات و سەلامی خوای لێ بێ، ئەبێ بە ئەو شێوەیە بێ. بۆیە لایەنە باشەکانی زۆرە. بۆیە لەم حەدیثەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ المؤمن ئەو ئیمانداری کەوا یخالط الناس، تێکەڵاوی خەڵک ئەبێ. ئەو جا لەو تێکەڵاوبوونەیە جاری وا هەیە تووشی عەزیەت و ئازارە بێ، تووشی قسەیەکە بێ، تووشی شتێکە بێ کە پێی ڕازی نییە، بەڵام سەبری لەسەرەگرێ. سەبری لەسەرەگرێ. المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم أعظم أجرا. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەجری زۆر زۆر گەورەترە لەو کەسەی کەوا تێکەڵاو خەڵک نابێ. المؤمن الذي لا يخالط الناس، يعني ئەوەشیان هەر ئیماندارە، يعني هەردووچیان ئیماندار.